سڵاوتان لێ بێ بینەرانی خۆشەویستبانیتان باش. ئەمڕۆ هاتوینەتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی بابەتێکی گرنگ لەسەر خانمان سەبارەت بە هەڵەکانی کاتی سکپڕی بۆ مەبەستە میوانداری بەڕێز دکتۆرە جوانی تام کردووە کە پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوون و هەڵگری ڕوانامەی دکتۆرایە. دکتۆرە بانیت باش بەخێر بیت. بەیانی ئێوە باش، زۆر سپاس. با لەوە دەست پێ بکەین. جیاوازی سکپڕی جاران و ئێستا جیاوازیەکە لە چیایە؟ جاران ژنان ڕەنگەوەکو پێویست نایانتوانین بپچنە لای پزیشکان و چەند مناڵێکیشیان بوو و بە قەولی خۆیان ئەڵێ مناڵەکانی ئێمە گرفتیان نەبوو ڕەنگەواژ نەبێ مناڵ هەبوو هەر لەسەر سگ ڕۆیشتووە. بەڵام بەگشتی جیاوازەکە لە ڕووی پزیشکیەوە ئێستا خانمان چیتر ئەتوانن بکەن؟ بەڵێ لە ڕووی پزیشکیەوە ڕۆکو ئاشکرایە بێگومان فترەی دووگیانی فترێکی هەستیارە هەم لەبەر دایکەکە و یعنی لەبەر سەحەتی دایکەکە هەم لەبەر کۆرپەلەکەش و یەکەم شت کە بەلامانەوە مهمە ئەوەیە کە دایکێکی دووگیان پێش ئەوەی کە پلانی پریگنەنسیەکەی هەبێواتە 3 مانگ پێش ئەوەی کە حمل هەکە و مدەی حملەکەی هەتاوەکو تەواو بێ لە ژێر چاودێری پزیشکی پسپۆڕا بێ و ڕاوێژ تەنها لە پزیشکی پسپۆڕ وەربگرێ. یەکێکتر لەو جیاوازیان ئەوان کاتی خۆی کە بڵێن حملیان کردووە لەبەرەوەی ژمارەی پزیشک کەم بووە و لەبەرەوەی شوێنە ئەو شوێنانەی کە بڵێن توانیوێتی ئەکسسی بۆی هەبێ بچێت کەم بووە بەو شوێنانی کە شوێنێکی پرۆفیشناڵ بێ و کە دکتۆری تیابێ و کە بڵێن کارمەندێکی تەندروستی تیابێ و بەڕاستیش ئەو عینایە یعنی مرەکەزە نەبووە کە بتوانێت ئافرەتێک وەریگرێ و لەبەروی زۆریش بۆ ژمارەی سکەکانی خەڵک هەبوو هەموو ساڵێسکی کردوتەوە. بەس لە ئێستاە طبعاً مهمترین شدەوەیە کە ئینفەرتیلیتی زۆر زیای کردووە بەپێی ینی WHOش تقریبا بۆ بە لە سا حەڤە کە ئەمە زۆرە ینی لە سا حەڤەی کەپڵەکان ناتوانن مناڵیان ببێ ئەقم زۆر زیای کردووە و کاتێکیش کە حملە بێت یعنی دروستبوونی حملەکە هەر خۆی قورسە و پەرەپێدانیشی تا کۆتایی واتە ئەم حملە بگەینینە کۆتایی ئەمە قورسە بەڕاستی ئەوش لەبەرەوەی هەروکو ئاشکرایە زروف گۆڕاوە بارودۆخەکە نەخۆش زیاتر لە ژێر سترێسایە خەڵکی ئێستا زیاتر بڵێن ئەو مادەی کیمیایی ئێمە مادەی کیمیاییمان زۆرترە ئێستا ئاو هەواکەمان بۆ نمونە ئاوهەوا گۆڕاوە لە چاوجارانە ئاوهەوای پێشتر پاکتر بووە بۆ نمونە سپلێت زۆر نەبووە سیارە زۆر نەبووە مەعامل زۆر نەبووە ئێستا ئەم شتانە زیاترە هۆکارن بۆی کە لێکێکە لە هۆکارەکانی پیسبوونی ژینگە و پیسبوونی ژینگەش ناڕاستە خۆ کاریگەری هەیە لەسەر حملی دایکەکە بڵێ لە شێوازی خواردن و خواردنیشمان زۆربەی مادەی کیمیاییتیایە یعنی تەنانەت ئێستا کە چیش تەقڕی خواخواتە شتێک بکڕی کە کوردی بێ بۆی مادەی کیمیایی کەمترتیا بێ ئەمانە کاریگەری هەیە لەسەر دایکەکە. دکتۆرە باسی ئەوەت کرد 3 مانگ بەر لە وادەی سکپڕی یاخود بەر لە بڕیاردانە سکپڕی پێویستی سەردانی پزیشکی ژنان و مناڵبوون کرامان بۆچی؟ لەبەرەوەی ئێمە شتێکمان هەیە پێوترە پلانی پریگنەنسی لە هەموو ئەوروپایە خەڵک پێش ئەوەی ینی ئەو خاتونە پێشەوەی کە حملکە ئەبێ سەردانی پزیشکە بزانە ئەمە ینی لە ڕووی تەندروستیەوە ئەم کەسە گونجاوە شیاوە بۆی کە حمل بکە و پێشتر بۆ نمونە بزانین هیچ نەخۆشێکی درێژخایانی نییە هیچ دەرمانی وەرناگرێ ئەو دەرمانانە کاریگەری ئەبێ لەسەر حملەکەی یاننا ئەگەر حاڵەتێکی کتوپڕی بۆ دروست بێ لەوانەیە چێکی خۆی کاتەوە بزانی ئەم نەخۆشە حجمی هێلکەی باشە ینی پیاوەکە بە هەمان شێوە هاوسەرەکەی لە ڕووی توانای ئەوە چە خستنەوە بزانی ینی هەردووکیان مەزبوطن تەواون و ئەو کاتە یەکێکیش لە هەرە خاڵە گرنگەکان ئەوش ئەوەیە فۆلیک ئەسید لە بروی فۆلیک ئەسید بەڵێ حەبی فۆلیک ئەسید و تقریبا تا ڕادەیەکی باش لە ناو خەڵکی ئێمە ئێستا بڵاو بۆتەوە نەخۆش هەیە سەردانی پزیشکیش ناکا بەس هەر فۆلیک ئەسید وەرئەگرێ پێشتر حەبی فۆلیک ئەسید طبعا ڤیتامین سێکی زۆری تایە و ڤیتامین B9 نەخۆی لە ئەسڵا و لەگەڵ ڤیتامین سیە کاریگەریەکی زۆر باشی ئەبێ لەسەر دروستبوونی کۆرپەلە لەسەر بڕبڕی پشت لەسەر دروستبوونی تەواوی شێوەی کۆرپەلە ینی تەشەوهاتی خوڵقی کەمەکاتەوە لە کۆرپەلەیە کە ئەمەش کێشەیەکی زۆر گەورە لە بڵین لە کۆڵ دایکەکە ئەکاتەوە بەڕاستی بڵین ناتاوبوونی سەر ناتاوبوونی پشت کە ئەمانە یەکێکە لەو هۆکارانەی کە ئەو مناڵە بۆ نمونەیە ئەو تا ناگاتە ئەخیری ئەگەر بشگات دوای بە تەشەوهەوە لە دایکە بێ و کە احتیمالە ینی بارێکی زۆر گران بێ لەسەر ئەو خێزانە. دوو پرسیارەکەمان ئایا لە بنکە تەندروستی حکوومیەکانە ئەم چاودێریە هەیە خود ناکە دایکان پشتی پێبەستنیە هەر بپسنە کلینیکە تایبەتەکان؟
بنکە تەندروستیەکانیش بەڕاستی شوێنێکی باشە و تا ڕادەیەک بەپی توانای ئەو بنکە تەندروستیانە تا ڕادەیەک بۆ نمونە ڤاکسینەکان لەوێ ئەکرێ هەموو ئەو کتانانەی کە پێویستە لە کاتی دووگیانیا لەوێ ئەکرێ و چاودێری بڵێن زەختیان بۆ گرێن واتە فشاری خوێنی بۆ گرێ شەکرێ بۆ گرێ بەڵێ هەنێ پشکنینی سەرەتایی بۆ ئەکرێ بەس وەکو سۆنەری ینی وەکو متابعکردنی سۆنەر و ئەو طبعاً کلینیکانەش هەنێکیان ئەو بنکە تەندروستیەکان مەرج نییە پزیشکی پسپۆری تیابێ و لەبەرەوەی ئێستا ڕۆک و ئاشکرا سوۆشیال میدیا زۆر بڵاو بۆتەوە بەکارهێنانی فیسبوک و ئینستاگرام و ئینتەرنێت و خەڵک وای لە هاتووە ینی هەنێک لە خانمەکان تەنها لەوانە شت وەرئەگرن و ئەوش بە حاڵە وەری ئەگرێ یا ئەوتا ئەو شێوەی وەری ناگرێت کە ئەو معلوماتی ئەو بێوێ دەستیکەوێت غێری پزیشک شت وەرەگرن بەڵێ غێری پزیشک وەری ئەگرێ کە ئەمەش کاریگەری ئەبێ بەڕاستی هەم لەسەر ژیانی خۆی لەسەر ژیانی کۆرپەلەکەی ینی نەخۆش هەیە یەتاڵە ئەمنم شت بیستووە غێری ئەوەی کە بۆ نمونە بەپێی تەجروبەی پێشتر دایکی یا خەسووی یا بۆ نمونە دراوسەیەکی شتی پێوترە ئەڵێ لە فەیسبوک وایان وت ئەم شتا پرسیارە نووسێتەوە ئەیهێنێ ئەڵێ ئەم پرسیارانە ڕاستە ئەم جوابانی کە من دەستم کەوتووە بێگومان یعنی ئەو کەسەش بەپێی تەجروبەی خۆی جوابەیەتەوە و توبیش یعنی هەروەکو ئاشکرایە هەمومان نەزانین یەک و یەک ناکاتە دوو لە توبە ئەوەی کە بە حاڵەتێک ئەگونجێ و حاڵەتێکی تر لەوانەیە نەگونجێ لەبەرەوە ئێمە ینی من یەکێکم لەو دکتۆرانی کە ئینهانسی ئەو دایکانە ئەەکەم کەیە تەلا ئەڵم بچۆ لە بنکەی تەندروستی خۆ داخڵکە کوتانەکانی لەوێ وەرئەگرێ هەر چۆنە بێ مانگانە ئەتوانێ ینی بۆ نمونە ئەگەر بۆشی نەکرێ مانگانە سەردانی پزیشکی پسپۆرکە ئەتوانێ مانگانە متابعەکە لە بنکەی تەندروستی پێویستە سەردانی بنکە تەندروستیەکان بکە بەڵێ خۆیان جدۆلیان بۆ داانێن بڵێ ئیتر لە بینی 6 هەفتە بۆ 2 مانگ بڵێ جدۆلیان بۆ دانن بەپێی جدۆلەکە بێ سەردانکە و بەپێی کوتانەکانی بەگشتی خانمان ئەکرێ بڵێن مانگە بۆ 2 مانگ جارێ لە کاتی سپڕیا بێ سەردانی بنکەکان بکەن بەڵێ خۆی لە 6 هەفتە بەڵێ 6 هەفتە بۆ 2 مانگ ئەبێ سەردان بکە ئیتر ئایا چێتە لای پزیشکی پسپۆرە چێتە لای بنکەی تەندروستی مهمە متابعە بکە ینی شێوازی خواردنی دایکێکی دووجان چۆن بێت خانمێکی دووجان بەڵێ ئایا خواردنی زیاتر بخوا خەوی زیاتر بێت جوڵی کەمتر بێت چۆن بێت ئێمە مجموعە شتمان هەیە کە بۆی ئێمەڵێن با ڕێنمایی وەرگێ یەکێک لەو شتانە بۆ نمونە کەم خەوی زۆر تەسیری هەیە چەندێک خواردن تەسیری هەیە لەسەر مناڵەکە کاریگەری ئەبێ ئەوەنش خەو ئەبێ خەوی مەزبوط بێ خەوی شەو زۆر ضرورە و نابێ شەوان موبایل بەرێتە ژوورەوە چکە موبایل ئەشیعی هەیە و ئەو ئەشیعەیەش بۆ نمونە کە لە خەو هەڵئەستی یەکەم شت نابێ ئەم ئەشیعەیە ببینێ هەروەکو هەموو تاکێکی کۆمەلگا بەس ئەوەیە خانمێکی دووگیان مناڵێک دروست دەکات یعنی مناڵێک بەرهەم ئەهێنێ بۆی ئێمە زیاتر تەرکیز لەسەر ئەوە ئەەکەینەوە ئەمە خەوتنی شێوازی خەوتنیش چەند جۆرێکمان هەیە سینە سەر خواردنەکانیش لەسەر پشت خەوتن خراپە بە تایبەتی لە دوای شەشمانگیەوە ئەوش لەبەرەوەی خوێن ناچێ بە تەواوەتی بۆ مێشک لە سەردەم بە هیچ شێوەیەک هەر لە بیدایەتی یعنی هەر لە سەرەتای دووگیانیەکەەوە لە سەردەم بە هیچ شێوێ نابێ بخەوێ باشترین خەوتن لەسەر لایە و سەرینێک لە بینی هەردوو بەڵین ئەژنۆیە دابنێ ئەوش لەبەرەوەی زەختێکی زۆر نەچێتە سەر حەملەکەی بە تایبەتی کاتێ لای چەپ باشترە بەلای چەپ باشتر خوێنی بۆچێ بۆ مناڵەکە بەزێمە زۆر ینی زۆرتر تەرکیز ئەوە لە دوای شەژمانگیەوە تەرکیز لەسەر لای چەپەکەی بەس هەرچۆنە بێ هەر لەسەر لا بێ باشترە نەک لەسەر دەمویان لەسەر پشت و خەوتن 6 بۆ 8 ساعتی پێویستە ئیتر ئایا ئەم 6 بۆ 8 ساعتە بەیە کۆوەری ئەگرێ بەس باشترە بە شەو بێ و ڕۆژیش ئەگەر قەیلولەیەک وەرگێ بۆ نمونە نیو ساعتێک سێ چارەکێ ئەگەر ئەو کەسە خۆی ئیشی نەبێ بۆ نمونە بە ڕۆژ بتوانێ ئەتوانێ ئەو بەس باشترین شت خەوی شەوە ئەمە وەکو شێوازی شێوازی خواردن ئافرەتێکی دووگیان پێویستە کات سێ ژەمی سەرەکی بخوا و سێ سناکیش بخوا لە بینەکانیە سناکەکە واتە شەش بەڵێ واتە چۆنە کاتی خەوت سناکێکی هەبێ واتە کورتەژەم بچووک ینی ژەمی بچووک و لە بینی بەیانی و نیوەڕۆ سناکێک و لە بینی نیوەڕۆ ئێوارە سناکێک ئەم کورتەژەمەکان بریتی یعنی ئەتوانێ بریتی بێت تەنها لە سێوێک بۆ نمونە سێوێکی سەوزا پەرداخێک کوپێ شیرە بە تایبەتی لە کاتی خەوە بڵێن مۆزێکە یاخود میوە زیاتر میوەکان لە بینەکانیا بێ بەس هەموو میوەکە بەیەکەوەنا بۆن منە لە بینی بەیانی و نیوەڕۆ میوەیەک وەرگێ لە بینی نیوەڕۆ ئێوارە دانەیەکی تر ئەمە ئەو ژەمەکانی تری ژەمە سەرەکیەکان هەروەکو نانی بەیانی زۆر گرنگە بۆ خانمێکی دووگیان زۆر بەیان نانی بەیانی سکیپەکەن تەبعاً لەبەرەوەی هەنێکیان هەر ئیشیان نییە تا نیوەڕۆنان ناخۆن هەڵناستن کە ئەمە بەڕاستی یعنی شتێکی باش نایە بە کۆرپەلەکە نانی بەیانی زۆر گرنگە و دوای ئەوە نانی نیوەڕۆ لە کاتی خۆیان ئێمە ئەمانەوە خانمی دووگیان زۆربەی خواردنەکەی بریتی بێ لە پرۆتین
يعني بروتين زۆربەی سەرچاوەکە لە پرۆتینەوە وەرگێ پرۆتینیش بە تایبەتی لە گۆشت و لە مریشک و لە باڵندە و یعنی لەو بابەتە هەیە ماسی ئەمانە بەشێکی سەرچاوێکی باشی پرۆتینە سەرچاوێکی تری پرۆتین باقلەمەنیەکانە و یعنی ئەوەش زۆر باشە ئەوە وەرگێ کاربۆهیدراتیش بە ڕێژەیەکی کەمتر طبعاً لە یعنی نیوەی پرۆتین بێ و شیرەمەنیەکان زۆر باشە سپیایی کە زۆربەی نەخۆش ینی مشکلی هەیە لەگەڵ سپیاییە بەڵام سپیایش خۆی بینێتەوە لە شیر و لە پەنیر و لە ماست و لە هەموو سپیاییەکان کە ئەمە سەرچاوەیەکی باشی کالیسیۆم ئەیە بە نەخۆش و زۆر گرنگە بۆ دروستبوونی ئێسقانی مناڵەکە و هەم بۆ پارێزگاریکردن لە ئێسکی دایکەکە و ئێمە ڤیتامینات و کانزاکان زۆر بەلامانەوە گرنگە یەکێک لەو شتانەی کە بەلامانەوە گرنگە نەخۆش سەردانی پزیشکە ئەویش ئەوەیە لە کاتی دووگیانێکەیە مکملی غیزایی وەرگێ واتە ڤیتامینات وەرگێ ناڵێن زۆر بەڵام هەر ئەلبێ ئەگەر یەکدا نەوعیش بێت تەنانەت یەک جۆریش بێ کیفایەتە بۆ دایکەکە ئەگەر دایکەکە هیچ شتێکی تری نەبێ بۆ نمونە خۆی هیچ بڵێن مزعفاتێک لەگەڵ حملەکەیان نەبێ حملێکی ئاسایی بێ دووگیانێکی ئاسایی بێ یەک جۆر وەرگێ زۆر ینی سفادەی هەیە بەڵام تا ئەخیر ئەبێ وەریگرێ ئەمیش طبعاً لەبەرەوەی ئێمە ئەم نامانەیە دایکەکە نە ڤیتامین دی دابەزێ نە کالیسیۆم نە مەگنیسیۆم ئاسن کە ئەمە لەگەڵ گەورەبوونی کۆرپەلەکەیە ئەو کۆرپێش بەشی خۆی وەرئەگرێ لە دایکەکە و دایکەکە مەرجنی لە کاتی حملەکە هیچی بۆ دروست بێ بز لەوانەیە دوای حملەکە کاتی خۆی مەقولەیەکی کۆن هەیە هی کاتی فرعونەکان ئاڵێ هەر سکێک دانێک لە ژنێکە بە ینی ئەو شتا هەتا ئێستش هەر ڕاستە ئەو قسەیە هەر کراوە زۆر کۆنە بەڵام ئەو شتا هەر ڕاستە لەبەرەوە ئێمە نامانوێ ئەو نەخۆشە نە کالیسیۆمی دابەزێ نە ڤیتامین دی نەخودە زۆربەی نەخۆشەکانمان مشکلی تەمەڵی غودەیان هەیە چونکە ئێمە زین لەناو ئێمە وایە لەبەرەوەی لەسەر بەحرنین و یەکێک نین لەو شعبانی کە زۆر بڵێن خواردنی دەریایی خۆین یۆد کەم وەرئەگرین تەنها یۆدی وەرئەگرین لە خوێ هەر لەو شتانەیە ینی کە ئەمە هەتا کەم بێ خودەکە تەمەڵ بێ مناڵەکە بۆ نمونە تەسیراتێ بێ بۆ مناڵەکە بۆ مەکتەبی بۆ ژیری بۆ باڵای بۆ توانای یعنی زیرەکی بۆ ئەم شتانە کە ئەمە بۆی ئێمە حەزەکەین ئەو دایکە سەردانی پزیشکە باشە شێوازی جوڵەی خانمشی سکپڕ چۆن بێت شێوازی جوڵایتر جوڵەکەم کاتەوە لەکە هەردا بنیشێت یا خودەکانی خۆی یەکەم سێمانگ زۆر گرنگە یەکەم سێمانگی دووگیانی گرنگێکی تایبەتی هەیە ئەویش لە بەرەی کاتی دروستبوونی کۆرپەلەیە لەو بڵین دقەی کە کۆرپەلەکە ئەخڵقی هەتاوەکو 12 هەفتە تاوەکە ئەمە بەلامانەوە گرنگە هەم دوورکەوێتەوە لە جوتبوون لەگەڵ پیاوە کە ئەوە بە دوای ئەوە دەست پێ بکاتەوەش بە پێی ڕێنمایی پزیشک هەمیش جوڵەی یعنی سەریع نەبێ جوڵەکانی هێواش و قادرمەی زۆر هەر ینی بەعزە حملێک هەیە مزعفاتی لەگەڵایە ئەوە هەرە بێ مەمنوعکە یعنی بەپێی حملەکە کەوتۆ بەپێی دووگیانێکە کەوتووە بزەگەر ئافرەتێکی دووگیان هیچی نەبێ و حملەکەی نۆرمەڵ بێ ئەو سێمانگە هەرەوەی ینی پارێزگاری لە خۆی کا جوڵەی سەریع نەکاشتی قرس نابێ بەرزکاتەوە پێڵاوی بن ینی ئەوەی کەعبەکەی کە بەرز بێت تۆزێ ئەوە بۆ خانمی دووگیان نابێ بۆ نمونە ئێمە لە کەوتنە ترسین ڕاکردن هەر نابێ بەس ئیتر بۆ نمونە هەموو خانمێک ئەتوانێت بەشی خۆی لە ناو ماڵەکەی خۆیان هاتو چۆ بکات و یعنی ها ماڵ پاکاتەوە و ئیشی ڕۆژانی ئەتوانێت وەرزشکردنی جۆری هەیە وەرزشی ئاسایی ینی ئێمە پێمان خۆشە تەنانەت ڕۆشتن زۆر باشە 20 دقە بۆ نیم سەعات لە ڕۆژێکە لە هەموو قۆناغەکانە ئەتوانێت ئەو هەشت هەفتەیە بیدادۆکو باسمان کرەوە هەر زۆر ناسکە تا مناڵەکە تەسبیتە بێ زۆر ینی لەو کاتەش ئەسڵان ڕۆشتن هەر زۆر گرنگ نییە بەڵام دواتر بز ئێمە دایکمان هەیە بۆ نمونە پزیشکە دایکمان هەیە مامۆستایە دایکمان هەیە یعنی جۆرەها کاری هەیە بەڵێ بۆ نمونە ساڵۆنی هەیە ها یعنی ئیشێکی زۆر ئەکات و یا زۆر فترەیەکی زۆر بەپێوەیە ئەمە بیدایەتەکەی تۆزەگە بێ پارێزگاری لە خۆی کا بەزەوانەی کە بۆ نمونە خێز ینی خاوە یعنی لە ماڵەوەن کە هاوسوایفن شتێکی وانە ئەوە توانێت جوڵەی ئاسایی خۆی کا بە بەردەوامی و وەستانی زۆر و دانیشتنی زۆر هەردووکی وەستانی زۆر بەڵێ باش نییە ئەبێت یعنی بۆ نمونە تۆ ئەگەر زۆر دانیشتی ئەوە لە 2-3 ساعات زیاتر هەستی 5 دقەیەک 10 دقەیەک ڕێبکی بە تایبەتی ئێمە سیارەش تەنانەت کە ئەگەر خانمێک بۆ ڕێیەکی دوور بڕوە لە هەر تەمەێکی حملەکەی بێ لە 2 ساعات 3 ساعتی پەڕی کرد ئەبێ 5 دقە بۆ 10 دقەیەک تەنان ئەگەر لە تیارەشا بێ ئەبێت ڕێبکە ینی ئەوش لەبەر ئاوسانی بەڵێ تۆزە بجوڵێت و ئەتوانێت دوای دانیشێتەوە ئەوش لەبەر ئاوسانی قاچ و لەبەر خوێنمەین کە یەکێکە لە بابەتە هەرە گرنگەکان لە کاتی دووگیانیە باسی ئەوەت کرد دکتۆرە با بڵێن سەفەرکردن بە فڕۆکە لە چ قۆناغێکە ئاساییە و چ قۆناغێکە ڕێپەیراونیە لە دوای سێمانگیەوە
ئەتوانێ سەفەرکە ئەوخۆی لە تا چوار لە دوای چوارەوە باشترە هەتاوەکو سی هەفتە سی دوو هەفتە ینی هەتا هەژمانگی ئەو فترەیە لەوە دواتر هەر ڕێگە نایەن لەبەرەوەی لە دوای سی دوو هەفتەیە و لەوانێ هەر کاتێک بێبی بێ ئەو کاتە پاسپۆرتی وڵاتە وەرەگرێ ینی ڕێگە پێدراو نیە مەگەر ئەوە جیایە ینی شتی تی ئاکرێ ئەشارێتەوە ئەوە باسی ئێمە قانونەکەیەکەین باسیش تا قانونیەکەیەکەین بەس لە تا چوار مانگیش سەفەر نەکە ئەو کەسە باشە ئیتر لەو چوار مانگ بۆ هەژمانگەکە ئەتوانێت سەفەرکە بەفرۆکە زۆر باشە من پرسیار بێگومان زۆربەی کردم بەڵام ئەگەر شتێک ماوە یەک شتی تر کە حەزەکەم تەرکیزی لەسەرکەم کە لەم ڕۆژەیە ئێستا زۆر باوێتی ئەویش ئەوەی تەجمیلە کە خانمێکی دووگیان هەمووی بۆ نمونە تەجمیل بە مەوادی کیمیایی یاخود بۆ نمونە بۆیەکردنی قژ یان کیراتینی قژ یان بۆیەکردنی نینۆک ئەم بۆیەکردنی نینۆکانە لەبەرەوەی بۆ تۆکس و فیلەر بەڵێ هەموو جۆرەکانی لەبەرەوەی بۆیەکردنی نینۆکەکە ئەگەر بۆیە ئەتیادی بێ ئۆکەی مشکلەمان نییە بەزەگەر جەڵپۆلیش بێ لەبەرەوەی ئەو مادەیە کە پێی تەسبیتەکەن مادەیەکی وەکو لەیزەر وایە تقریبا کە زەرەری هەیە نەک بۆ دووگیانیش بۆ خانمی تریش بەڵێ بەس بۆ خانمی دووگیان لە بیداتەکە بە هیچ شێوەیە نابێ هەتا پارێزگاری لە بکە باشترە و بۆیەکردنی قژ توانێ بەڵام ئێمە حەزەکەین ینی لە دوای هەموو ئەو شتانێک کە باسمان کرد لە دوای سێ مانگیەوە تەنانەت ئەگەر کەمتر ینی دواتریش بێ لە دوای حوتیشەوە بێ لە دوای سی هەفتەشەوە بێ باشترە لە ئەخیرەکانەوە هەتاوەکو مناڵەکە بە تەواوەتی کامڵە بێ و کیراتین بە هەمان شێوە لەبەرەوەی کیراتین مادەی فۆرمەڵدیهایدی تایە مادەی فۆرمالینی تایە کە مادەیەکی کیمیاییە یعنی ئەگەر بگۆڕێ بە مادەیەکی تر کەمتری تیا بێ باشترە و بە هەمان شێوە بۆ تۆکس و فیلەریش کە ئەمانە نەکرێ باشترە لە کاتی حملە هەرچەنە ئێمە شتێکی لە سایاسەمان نییە کە بڵێ نابێ بکرێ بەس ئەوانش باشترە نەکرێ بەڵێ باشترە نەکرێ بۆی زیان بە کۆرپەلەکە نەگەێنێ ئەمە خاڵک لەیزەریش تەنانەت بەکارهێنانی لەیزەریش لەبەرەوەی ئێستا باوێتی خانمان زۆربەی کات بۆ لابردنی مو لەیزەر بەکارێنن کە ئەمەش باشترە لە کاتی حملا نەکرێت تا دوای حملەکە بەس شتێکمان نییە لە ساسە منئیکە بڵێ ئەمە بەحەزکراوە لەسەری بەس باشترە نەکرێ و یەکێکی تر لەو پرسیارانەی لەو خان یعنی زۆرتر یەتەلات ئەوی ژەوەیە کاتێک ئەڵێ دانم ئێشێ چی بکەم بۆ نمونە بەڵێ چی بکە لەبەرەوەی زۆربەی کات پزیشکی دانەکە پێڵێ ئەڵە بچۆ هینێکم بۆ بێنە لە لایسنسێکم بۆ بێنە کە زیشکی ژنان و مناڵبوونەکە ڕێگە ئەدا باشترە یعنی ئەگەر شتەکە زۆر ئیمەرجنسی نەبێ و تەواری نەبێ باشترە لە دوای چوار مانگیەوە بێ دوای چوار مانگی حملەکە ئەو کات ئەتوانێت لەبەر بەنج لەبەرەوەی ئەو کەسە ئەگەر ئیشێکی هەبێ بە بەنج بەس ئەوە باش نییە تەخیریکە هەتاوەکو مناڵەکەی ئەبێ لەبەرەوەی ئەو دانەکە زەرەری هێنا دوای چا ناکرێتەوە بەڕاستی مدەکەی زۆرە کاتە کاری خۆی بکات بەڵێ بەس لە دوای چوار مانگیەوە باشترە بە تایبەتی گەر بەنج وەرگێ بەس ئەگەر بەنج وەرنەگرێ هەر کاتێ بێ ئەتوانێ ئیشکە سپاسی بەڕێستەکەین دکتۆرە جوانی بۆ هەموو وردەکاری و زانیاریەکانت ئینەرانی بەڕێستی ئێمە کۆتایی بە بەرنامەکەێنین ئینشاءڵڵا لە بەرنامەکانی دواتر لە خزمەتتان نابین خواتان لەگەڵ